جارێکی سڵاتانە بە بینەرانی شارپرێس ئەم کاتەوە مکاتێکتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە بەشکی زۆر لە زانکۆ و پەیمانگاکانی شاری سلێمانی گربوونەوەی خوێندکارانەیە لە بەرامبەر پێنەدانی دەرماڵەکانیان دیارە ساڵانێکی زۆرە دەرماڵی خوێندکاران لە چوارچێوەی ئەو بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داینابوو بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان یەکێک لەو منحانەی کە بڕا دەرماڵەی خوێندکاران بوو. کەمێک پێش ئێستا ئەمە لە بەردەم پەیمانگای تەکنیکی سلێمانی لەوێ خوێندکاران گرتبوونەوە پەیامی خۆیانگان و ئێستاش بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین لە بەردەم زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی دیارە لێرە 16 بەش لە نێو زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی هاتوونەتە دەرەوەی زانکۆکە و شەقامەکەیان گرتووە دەیانەوێت پەیامی خۆیان بدەن بە گوێی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری خوێندنی باڵا بە دیاریکراوی کەوانداڵەن پەیامەکەمان زیاتر بۆ وەزارەتی خوێندنی باڵا دەمەوێت ڕای ئەو خوێندکارانە زیاتر وەربگرم و لە زاری خۆیانەوە پەیامەکان بگات. سڵاوتان لێبێت. سڵاوتان لێبێت. لێرە ئامادەنین هەندێکیان قسەمان بۆ بکەن. دیارە لێرە بەشێکی زۆر لە چالاکە مەدەنیەکانیش لێرەن ئامادەن. سڵاوتان لێبێت. ئەم کات باش. ئەمڕۆ وەکو خوێندکاران لە زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی بازەوەدەکە کە 16 بەش هاتوونەتە ئێرە و گرتبوونەتەوە. دەتانەوێت پەیامێک بگەن؟ ئێمە لێرە داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە دەرماڵەش مافێکی شایستەی خۆمانە. دەوڵەت بە زەلامی خوێندەوار بەڕێوە ئەچێ، دەوڵەت بە کەسانی خوێندەوار بەڕێوە دەچێت، دەوڵەت بە کەسانی تەکنۆکرات بەڕێوە دەچێت، دەوڵەت بە کەسانی نەخوێندەوار و پێشمەرگای شاخ و ئەمانە بەڕێوە ناچێت. دەوڵەت بە کەسێ بەڕێوە دەچێت کە بزانێت مەبادیەکانی دەوڵەت بوون چییە. ئێمە ئەگە گرنگی بە خوێندکار نەدرێ ناتوانێت گرنگی بەخۆی بدا کە دەوڵەت پێشخە. بۆی ئێمە لێرە بەسیترین ماف سەرەتاییترین مافە دەرماڵەیە، دەرماڵی خوێندکاری فەقیرمان لەگەڵە، خوێندکاری هەژارمان لەگەڵە، خوێندکارمان لەگەڵە سەر و نەوەتی هێناوە لێرە وەرگیراوە ناتوانێت یعنی کرێی ڕێگاکەی با بۆ ماڵەوە ڕاتەوە لە بناری قەندیلەوە دێ، لە هەورامانەوە دێ، لە کەلارەوە دێ، لە کۆیەوە دێ، هەموو معاناتیان هەیە. بۆی ئێمە لێرە داوا دەکەین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە بە زووترین کات بێنە سەرخەت دەرماڵەکانمان بۆ بژێڕنەوە کە ماوەی 8 ساڵە بە شێوەیەکی نایاسایی بە شێوەیەکی نایاسایی بڕاوە. جار لە دوای جار وتیان شەڕی داعش نەمێنێت، شەڕی داعش نەما، وتیان نەوت نزمەن نەوت بەرز بووە، وتیان موچە نازانم لەبەرچی نایدن. ئێستا هۆکار نەماوە، دۆلار بەرز بووەوە، هۆکار چێ نایدن. ئەمڕۆ لە بەشێکی زۆر لە زانکۆ پەیمانگاکان لە شاری سلێمانی گرتبوونەوەی خوێندکاران ئێوە پێشەوە پامەکان یاخود یادداشتێکتان ئاراستەی وەزیری خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا کردووە بۆ ئەمە با چاوەڕێی وەڵام بکەن؟ وەڵی من نازانم وەکو نوێنەرەکان نازانم چیان کردووە، بەڵام ئێمە ئەوەندە ئەزانین ئێمە وتیان خۆپیژاندانە و داواکردنی دەرماڵێ و کە مافێکی قانونی خۆمانە، مافێکی شەرعی خۆمانە. ئێمە هاتوین داوای لێرە ئەرکێکی ئەخلاقی، ئەرکێکی یاسایی، ئەرکێکی ئاینی خۆمان لێرە جێبەجێ کردووە. بۆی هاتوینە سەر ئەم شەقامە. ئێمە بۆ ئەوە نەهاتوین ئاڵۆزی دروستکەین، گرژی دروستکەین، بینا بڕوخێنین، بینا بسووتێن. ئێمە هاتوین داوای بەسیترین مافی خۆمان نەکەین کە دەرماڵەیە. سەرچە سڵاوتان لێبێت. کێتان ئامادەیە قسەم بۆ بکات؟ لێرە گرتبوونەتەوە پامێک ئەمڕۆیەوە لێرە گرتبوونەتەوە دەتانەوێت بە دیاریکراوی پەیامەکەتان
بە کێ بگات پامەکەمان ئێمە وەکو ئەم خوێنکارانە بەژمێنێت و بەش خوراوانێک کە لێرە وەستاون داوای بچووترین مافی خۆیانەکە ئەوش دەرماڵی خوێنکارانە دەرماڵە خوێنکار وەکو ئاگادارین بەم وڵاتە بەم ڕۆژگارە تەخشانە بەخشانەکرێت بەڕاست و بەچەپە دوو ئیداری زۆر گەورە هەیە کە هیچ لە هیچ قانونێکی دنیا لە هیچ وڵاتێکە ئەمە بوونی نەبووە بۆیە ئەم تەلەبانە جگەلەوەی کە دەرماڵەکە شتی زۆر گەورەتر هەیە کە ئێمە داوایەکەین بەجدی داواکەی ئێمە ئەبێ بگاتە سەرۆکی حکومەت سەرۆک وەزیرە یعنی کە داوایەکەکەین پێشکەشەکەین گۆی باتە سەرۆکاتی زانکۆ چێتە وەزار کاگاتە نقطەی سەرۆکی حکومەت داوای هەر شتێ بکەین داوای بینایە بکەین داوای ئیشێ بکەین داوای پرۆجێکتێ بکەین داوای زە بەشە ناخۆیەکان وەکۆی کە ئاگادارم وەکو من نوێنەری خوێنکارانم لە ژوورێکە 6 بۆ 7 تەلەبەیتە لە کاتێکە زانکۆی کۆیە زانکۆی زاخۆ زانکۆی دووەکە هەموو ئاگادارین لە ژوورێکە 3 تەلەبە هەیە یعنی بەجدی نا ئەو تەلەبان نە حاڵیانەیە نە ئاوی گەرمیانەیە بە هیچ شێوەیەک ئاوڵ لەم جامیعەیە نادرێتەوە هەر شتەکان پێشکەشێکن لەو جامیعە هاوکارمانە من ڕێزم بۆ سەرۆکی بەشی ناخۆیەکانێ بەجدی هاوکاری تەلەبان توانی ویانە زەختێکی زۆری تەلەبە وەرگرن و یارمەتی تەلەبان بەس کە داوای بینایەکەکەن داوای شوێنێکەکەن کتابەکە چێتە سەر ئەوەستەیە ئاماژەدا کە تۆیکێکی لە نوێنەرەکان نوێنەری خوێنکاران لێرە پێشەوەی ئەم گردبوونەوەانە ئەنجام بدەن ئەمڕۆ لە پەیمانگاکان و لە زانکۆکانی سلێمانی گردبوونەوەیە خوێنکاران پێشەوەی ئەم زنجیرە گردبوونەوەانە ئەنجام بدەن بە یادا شتێک بە پەیامێک لایانی پەیوەندیداوە وەزارەتی خوێنی باڵاتان ئاگادار کردێتەوە لە کەم و کورتی و داواکاریەکانتان ئەم خوێنکارانەی کە لێرەن ئەمووی خوێنکاری دەستکردن ڕاستە چاویان ناوێن بەڵام سۆشال میدیا هەیە ئەمویان شتەکە بینن پامی خۆیان بڵاو کردو لە سۆشال میدیاوە تقریبا هەفتەیەکە پێشتە 4 ڕۆژ بە دیاریکراوی پێیان بڵاو کراوەوە کە ڕۆژی یەکشەممە پێیانمان ئەوەیە خوێنکارانی زانکۆکان داوا ئەکەن بەشە دەرماڵەکەیان بۆ بگەڕێتەوە و بەیان و یادەشتی خۆیان بڵاو کردوەوە ئێستا هیچ لایانی پەیوەندیدا لە وەزارەتی خوێنی باڵای کەس ناتۆتە سەرخەتکە وەڵامی داواکانتان بات تا ئێستا هیچ نەوەتەوە تەنها چالاکە مەدینەکان و ئاسایش لێرەیە یەک وەڵامێک شتێک نییە تەنها ڕێگەخەن بەحسا مەعیدشمان تا سەعات 11 بە لێرە کۆبینەوە وەکۆی کە ڕێکخراوە چونکە ناکەی مزارە تۆزێ پەرش وڵای پێ دیار بێ ئەی بەردەوامە بن هەر ئەمڕۆ بێ ڕۆژانی تریش بەردەوام تا ئێستا دیار نییە تا ئێستا دیار سپاس دیارە ئەوەی کە دەیبینن گرتبوونەوەی خوێنکاران لە زانکۆ پەیمانگاکان لە شاری سلێمانی بە مەبەستی داواکردنی دەرماڵەکانیان ئەوان دەڵێن کە جگەلەوەی دەرماڵەکانیان پێنادرێ و ماوەی 8 ساڵە دەرماڵی خوێنکاران لە زانکۆ پەیمانگاکان ئەبراوە هاوکات لە بەشە ناوخۆیەکانیشدا گرفتیان لە کاتێکدا یەکێک لە نوێنەرەکانیان بازەوە دەکا کە 7 خوێنکار لە یەک ژووردا پێکەوە لە کاتێکە دەسەڵات و حکومەت لە ئێستادا و وەزارەتی تەندروستی باز لە مەترسیەکانی کۆڕۆنا ڤایرۆس دەکات و باز لە چۆنەتی خۆپارێزی دەکات هاوکات بازەوە دەکات کە کۆمەڵە داواکاری و کۆمەڵە کەم و کورتی تریانەیە کە داوایان کرد لایەنی پەیوەندیدار جێبەجێ بکەن بەوت هەیەکێک لە نوێنەرانی خوێنکارانە بازەوە دەکات کە تاوەکو ئێستا هیچ کەسێک لەلایەنی پەیوەندیدار نهاتۆتە سەرخەت تا ئێستا هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە و دیار نییە کە ئەم خۆپشاندانە و ئەم گربوونەوەانە بەردەوامی دەبێت یاخۆت لایەنی پەیوەندیدار بە زووی دێتە سەرخەت و وەڵامی داواکانیان دەداتەوە ئێمە لە شارپرێس بەردەوام دەبین لە گواستنەوەی تەواوی ئەو گربوونەوە و گەیاندنی پەیامی خوێنکاران لە پارێزگای سلێمانی لە بەرامبەر کەم و کورتیەکانیان و لە بەرامبەر ئەو داواکاریانە کە هەیەە لە بەرامبەر وەزارەتی خوێنی باڵا و حکومەت دەبێت